Εκφράζω τη λύπη μου για τα χθεσινά γεγονότα στη Μόρια. نیگەرانم لەو ڕووداوانەی لە مۆریا ڕوویاندا هەست بەو دۆخەنا لەبارە دەکەین بەڵام ئەمە نابێتە هۆی ئەوەی دۆخەکە لە کۆنتڕۆڵ دەرچێت و نەتوانین پشکنە پزیشکەکان وەک پێویست بکەین لەوەش خراپترە و قەرەباڵغەیە بەهۆی ئاگرکەوتنەوەکەوە دروست بووە ناکرێت دۆخەکە بەم شێوەیە لە مۆریا بەردەوام بێت چونکە بابەتەکە پەیوەستە بە پاراستنی تەندروستی گشتی وڵاتیان باری لە ناوکاو لە دوورگەکە بە گشتی ڕادەگەینین بەو واتایی هەموو دامەزراوەکانی حکومەت بۆ چارەسەر و کۆنتڕۆڵکردنی دۆخەکە لە ئەرکدا دەبێت سەرجەمە و کەسانەی کەم تەرخەم بوون دوور دەخرێنەوە هەموو کۆچبەرەکان دەگوازرێنەوە بۆ کەمپی گونجاو و شایستە توشبوانیش بۆ چارەسەرکردن ڕەوانەی نەخۆشخانەکان دەکرێت هاوکات دانیشتوانی دوورگەی لیزبۆسیش قەرەبوو دەکرێنەوە لەم دۆخەدا ڕێگە بە هیچ کۆچبەرێک نادرێت گەشت بکات ژمارەیەک ڕێکار بۆ ئەو مەبەستە دەگیرێتە بەر ئەوەش ڕێکارینە ئاساییە بەڵام پێویستە من دڵنیام دانیشتوانی لیزبۆس لە دۆخەکە تێدەگەن و هاوکارمان دەبن ئەم ئەزمونە خراپانە دەکرێت بە خێرایی بگۆڕێن بۆ سەرکەوتنێکی تەندروست ئەو ڕووداوای لە لیزبۆس ڕوویداوە تەنها زیانی بە مۆریا گەیاندووە بەڕاوێژ لەگەڵی چێتی ئەوروپا لە هەوڵی چارەسەری دۆخەکە دەین کاری لە پێشینەشمان پاراستنی تەندروستی و جانی هەمووانە با کۆچبەر و دانیشتوانی سنوورەکە. Θα αναλάβουμε συγκεκριμένες πρωτοβουλίες. Προτεραιότητά μας